ڕووپاخان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمانم منیش بە پێی یاسای ژمارەیەکی ساڵی 2011 یاسای ڕێکخراوە ناحکومیەکان قسە دەکەم سەبارەت بۆ بڕیاری وەزارەتی ئەوقاف کە ڕێکخراوەکان تۆ قانونیت یەک شت بەڕێز سەرۆکی پەرلەمان هەر ئەوە بەڕێز سەرۆکی پەرلەمان مامۆستا وەزارەتی ئەوقاف نوێنەرێکی ناردۆتە سەر کەناڵێکی ڕاگەیاندن سوکایەتی بەو دەستگایانە دەکا کە کار دەکەن لە بواری خوێندنی قورئان و سونەت ئەو سوکایەتێ دەبێ ڕابگیرێ نابێ پەرلەمانی کوردستان ئەوە قبوڵ کە مامۆستایەکی ئاینی بێ بڵێ سەنتەرەکانی خوێندنی قورئان جێگای کاری نەشیاون نابێ ئەمە قبوڵ بکرێ یان لە ڕێی داواکاری گشتیان وەزارەت یان لیژنەی ئەوقاف دەبێ ڕاستپێردرێت. ڕووپاخان بۆ ئەو بابەتە بەڕەسمی باش بەسەر چاو خۆت وتت ڕێگەی بدە قسە بکە بۆ ئەو بابەتە بەڕەسمی لیژنەی ئەوقاف لە پەرلەمانی کوردستان ڕائەسپێرین بۆ ئەوەی لەگەڵ بەڕێز وەزیری ئەوقاف قسە بکە ڕوونکردنەوەی پێویست بخاتە بەردەمی پەرلەمانی کوردستان.